خۆشەویستانی یەکێک لە هۆکارەکانی گواستنەوەی نێو شارەکان و دەرەوەی شارەکان لە ئێستادا ئۆتۆمبیلە. ئۆتۆمبیلیش زۆر شێواز و جۆری هەیە. لە ئێستادا لە هەرێمی کوردستان خەڵک وردە دەست و پەنجە نەرمەکە لەگەڵ ئۆتۆمبیلی فول کارەبایی، ئەوەی کە هەر ینی بە کارەبا ئیژەکە هیچ سوتەمەنیەکی تێناکرێت، یان ئەوەی لە نێو خەڵکا باوە پێوترێ هایبرد، ئەوەی کە بە کارەبایی و بە بەنزینە. بزانین تایبەتمەندیە باش و خراپەکانی ئەم ئۆتۆمبیلانە چین، چونکە نوێیە خەڵکێک لەوانەیە زۆر شارەزایی نەبێ، لەوانەیە خەڵکی میکانیکی وا باشمان نەبێ، لەوانەیە تەنانەت کارەبایی وا باشمان نەبێ کە تایبەتمەند بن بەم سیارە کارەباییانە. جا بۆ ئەوەی کە هاوڵاتیان و ئەوانەی خولەی ئەم جۆرە ئۆتۆمبیلانیان هەیە تووشی زەرەر و زیان نەبن، ئەگەر میوانەکەمان هەر ڕێنمایەکی لەو بارەوت، ئێمە خوازیارین زۆر بەوردی گوێ لە ڕێنمایەکانیان لە قسەی میوانەکەمان کە خۆشی شارەزایی و پسپۆڕی هەیە لەم بوارەدا و لەم تەوەرەدا باس لە تایبەتمەندیە باش و خراپەکانی ئۆتۆمبیلی کارەبایی دەکەین و بزانین چەند جۆرن لەکەیەکەوە دروستکراوە و هەمووشمانەزانین ئۆتۆمبیلی کارەبایی تازە نییە، وەکو بڵێ ئەمە نەوەی دووەمێتی سەری هەڵداوەتەوە لە ساڵی 1970 لە ئەمریکا هەبووە، بەڵێ زۆر کەم ڕۆژدەوازم 5-6 کیلومتر بۆ لە سەعاتێکە، بەڵام دوایی کە ڕێی خارجی ڕێی نێوان شارەکان کراوەتەوە ئەم نەیتوانیەوە بۆ سورعەتەوە یان بگاتە شوێنی خۆی ئەوە بانزین دۆزراوەتەوە، نەوت دۆزراوەتەوە. ئەمە وەکو بڵێ کار ئاسانی کە دۆلەوانەیە هەرزانتریش بوو بێ لەو کاتەیە، بۆیە سیارە هەمووی بۆتە بانزین و گازوایلۆوانە. باش بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا دانا کەریم، سەرۆکی بەشی تەکنۆلۆژیای ئۆتۆمبیل لە پەیمانگەی تەکنیکی دەربەندی خان، لەسەر ئەم بابەت و لەسەر ئەم تەورێک گفتوگۆکەین. مامۆستاجان بەخێر بێت. زۆر بەخێر مامۆستاجان. بەخێر بێت. ئەگەر لەوە دەست پێ بکەین ئۆتۆمبیلی کارەبایی چییە؟ بە چ ئۆتۆمبیلە گەوترێت کارەبایی؟ ئۆتۆمبیلی کارەبایی بە ئۆتۆمبیلە وترێ کە سەرچاوی جوڵانی تایەکانی واتە دەستکردن بە ڕۆشنی ئۆتۆمبیلەکە لە ڕێگەی کارەباوە بێت، لە ڕێگەی سوتەمەنیەوە نەبێت. ئەم کارەباش لە ڕێگەی باتریەوە بۆ تایەکانی دابی نەکرێت کە ئەتوانێت پێی بڕوات. ئەم ئۆتۆمبیلانە مەکینیان هەیە، ئەو مەکینەی کە لە ئۆتۆمبیلی دیکە هەیە، یان تەنها باتریەکەی و بەهۆی محرکێکەوە تایەکانە جوڵێنێ؟ ئەم ئۆتۆمبیلانە پێکهاتەی سەرەکیان باتریەکە، باتریەکی ڤۆڵتێ بەرزە، جەنەرێتەرێکی هەیە، مۆلیدەیەکی هەیە، دوایەوە ماتۆڕێکی هەیە. لە ڕێگەی ماتۆڕەکەشەوە هەندێک جار گیەربۆکسی بۆ داندێ، هەندێک جاریش لە هەندێک ئۆتۆمبیلە تەنها ماتۆڕەکەیە. لە ڕێگەی ماتۆڕکە سورعەتە گوێزرێتەوە بۆ تایەکان و سورعەتێکی پێچەوانەشی هەیە، هەندێک جار ئۆتۆمبیلەکە تایەکان بەکارێنێتەوە بۆ شەحنکردنەوەی باتریەکە خۆی. مامۆستا کاوکاریش ماماژەی پێکرد لە سەردەمانێکدا بوونی هەبوو، بەڵام دواتر بۆی هاتنی بنزین و گازۆلەوانەوە لانراوە. چی وایە کە لەم سەردەمەی ئێستاماندا زیاتر پەرەی پێ بدرێتەوە، زیاتر کۆمپانیەکان کێبڕکیامێ لەسەرەوەی کێ باشترین ئۆتۆمبیلی کارەبایی بخاتە بازاڕەوە؟ ئێستا شەر و گرفتەمان هەیە کە کاتی خۆی هەبوو. ئێستا لە وڵاتانەی کە بۆ نمونە تازەش ناو بوارەکە بۆ نمونە کوردستانی خۆمان یان ئەو وڵاتانی کە سەرەتای دەستپێکردنیانە، گەورەترین کێشەی ئۆتۆمبیلانە ئەوەیە لە ڕێگەی دەرەوەی شارەکان تۆ سەرچاوی شەحنکردنەوەت کەمە. یان ئێستا من وەکو کڕیارێک ئەگەر بمێ ئەم ئۆتۆمبیلە بکڕم، یەکسەر بیر لەوە ئەکەمەوە ئەگەر لە ڕێگە لە ناوڕاستی ڕێگەیەکە شەحنم لێ بڕات چی بکەم. تۆ جاری وای ئیشێکی پەلەت هەیە، سیارەکەت نیوەی بارگەیتیە ئاتەوێ بۆ نمونە بۆ شارێکی تر بڕۆی کە دوورە و ئیشەکە زەرورە، سەیرەکەی شەحنت پێ نییە، بیرەکەی تۆ لە ڕێگە سەرچاوێک نییە شەحن بکات، ئیشەکەت پەکیەکە بێت. ئەم گرفتە لە جارانی شەرم گرفتە هەبوو لە بینی شارەکان ئەم ئۆتۆمبیلانە ناتوانیان چۆ بکەن، بەڵام خۆشبەختانە ئێستا ئیشی لەسەرەکرێ. هۆکاری سەرەکی ئەم بابەتەش کە ئۆتۆمبیلە کارەبایەکان گرنگی پێدرێ ژینگەیە، ژینگە پارێزیە. ئەمە ئەو هۆکاریە کە هەموو وڵاتان لەم بوارە ئیشەکەن بۆ ئەوەی ژینگەکانیان پاک بکەنەوە لەو دوانە ئۆکسیدی کاربۆن و هایدرۆکاربۆنی کە لە ئۆتۆمبیلە ئاسایەکان وە دەرەچێت. باش مامۆستا، ئێمە ئۆتۆمبیلێکمانەوەی بیستوێتمان فول کارەبایی، ینی تەنها سەرچاوی ئیشپێکردنەکەی کارەبایە، ئەو باتریانەیە. ئۆتۆمبیلیشمان هەیە و لەناو بازار پێوترێ
جیاوازەکان ئەوەیە ئەو جۆری هایبێردەکە مەکینەیەک بەکارێنێکە بانزین سەرفەکات بەڵام ئەمانە چەند پۆلێنێکن ئەو نییە تۆ بڵێ هەر سیارەیەکت بینی هایبرد بوو مانای ئەوەیە مەکینەیەک و باتریەکی هەیە ئێمە سیارەمان هەیە پڵگین هایبێردە واتە مەکینەی هەیە و ئەتوانی لەسەر چاوی کارەبای دەرەکی شەحنی بکەیتەوە و خۆشی شەحنەکاتەوە لە ڕێگەی تایاکانەواتە ئەم جۆرەیان مەکینەی بچووکترە مەکینەکەی تەنها بووە بەکارێنێ کە تەنها باتریەکان شەحنەکاتەوە و لە هەندێکی تریانە بەکارێنێ بۆی وزەیەکی زیاتر بە تایاکان بداواتە شتەکە دوولایانەیە هەندێک ئۆتۆمبیلمان هەیە مەکینە تەنها بۆ باتری شەحنکردنە هەندێکی ترمان هەیە مەکینەکەی لەگەڵ باتریەکە پێکەوە پەرەڵەیان پێوترێ پێکەوە تایاکان ئەسوڕێنن ئەمانەش گرنگی خۆی هەیە ئێمە هەندێک شتمان هەیە لە ئۆتۆمبیلە کە تۆرکی پێوترێ زەبری پێوترێ ئەو ئۆتۆمبیلانی کە کارەباین زەبریان زۆر بەهێزترە لەگەڵ ئەوەشە کاتێک کە مەکینە بەکارێنن لە سورعەتە بەرزەکانە بەردەوامی زیاتریانە چکە مەکینەکە هاوکاریانە بێت مامۆستا پێش ببینە سەر بابەتی باتری و جۆری باتری ئەوانە شێوازی شەحنکردنیان ینی چۆنیە زۆر جارەوترێگە لە ماڵەوە چەند کاتژمێرێکی زۆری پێچەوە جیاواز لەوەی کە لە دەرەوە هەندێک بەنزیخانەدایاناوە زۆر بەخێراترە جار بۆ خۆشی برادێکم لە پرۆژەیەکی نەردووکمان تێسلای پێ زوو تەلەفۆنم بۆ کاڵ بزانم وەلیدەیەیان ڕئیسیە بۆی شەحنی کاتەوە پێم وابێت بە ئەنی ڕئیسیەکە ئەنی ئەوەی کە ئەو باسی کردەوە زۆر جار کارەبایەکی زۆرە بە هیانە 15 ئەمپێر کارەبا 16 ئەمپێر کارەبا تاوەکوەوەی کە پڕە بێت زۆر ڕاستە مۆزوعەکە بەو شێوەیە شەحنکردنەوەیان تۆ پێویستە بە سەرچاوی کارەبای ڕئیسیە بە تایبەتی چونکە کارەبایەکی زۆر ئەمپێرێکی زۆر پێویستە بۆی خەڵکیش ئاسانتر لی تێبگا ئێمە چۆن مۆبایلمان هەیە بە 2 ساعت شەحنەکە مۆبایلمان هەیە بە 1.5 ساعت شەحنەکە بەپێی واتەی سەرچاوی شەحنکردنەکەیە بەپێی محاولەکەیەتی هەتاوەکو واتەی محاولەکە بە قووەتر بێ کارەبا زیاتر بنێرێ بۆ باتریەکان زووتر شەحنەکاتەوە بەڵام ئەمیش ئەبێ ئۆتۆمبیلەکەش تەحملی ئەو شەحنە خێرایە بگرێواتە بابەتەکە دوولایانەیە ئەوە نییە من بڵێم سەرچاوەیەکی خێرای شەحنکردمە بێ ئۆتۆمبیلەکەش خێرا شەحنەکات ئەبێم ئۆتۆمبیلە خۆشی ئەو مواسەفاتەی تیابێ کە بەرگەی ئەو خێرای شەحنکردنە بگرێت لەو حاڵەتە ئەتوانێ خێرا شەحن بکات ئیتر ئۆتۆمبیلەکانی شایانە 7 بۆ 8 ساعتی پێویستە لە ئۆتۆمبیلە تازەکانش کە یاسە ئیشی لەسەرەکرێ و نمونەی کەمی لێ دروست کراوە هەیەە تازەترین کۆمپانیا لە من بە 11 دقە تا لە 180 شەحنت پێدەم لە مای 11 دقەیە ئیتر ئەم خێرای ئیشکردن لە ڕاستی ئێستا لە پرۆسایە و بەردەوامی زیاد دەگرێت چونکە هەتا خێراتر شەحن بکرێ کڕیاری زیاترە بێ من ئەگەر بە 5 دقە ئۆتۆمبیلەکەم فول شەحن بکەم دەست نابم بۆ بانسینەکە کارەبا کاڵە بژێرم باش بەڵام ئەو لێران مەرجەی کەمان هەیە ئەگەر سەرچاوی کارەباکە هەرزان بێت چکەمەیەکی ترە لەو کێشانە تۆ کارەبایەکی زۆری نیشتیمانی بەکارێنی ئەگەر کارەبا نیشتیمانیەکەت گرام کەوت لەسەر بۆ نمونە من سیارەکەم بەکارێنم 15 ئەمپێر کارەبایە بێ بۆ سەعاتێک شەحنەکەمەوە 15 ئەمپێر بەکارێنم ئەگەر سەرچاوکە گرانتر بوو دوای من لێکدانەوەکەم وەکو هاوڵاتیەک لێکدانەوەکەم لە مانگێکە منەوەندە کارەبان پێویستە بۆ شانکردنی سیارەکە ئەوەندە بانزین سەرفەکەم ئەگەر بانزینەکە هەرزانتر کەوت ئەو کاتە پەنابم بۆ بانزینەکە واز لە کارەباکەێنم ئەمە شتێکی تر لە ڕێگرەکان بەیانی پێشی سلڤڕێکەوەم بیرەکەوتم تۆرە ئێستا حەزمان لە سەهری کارەبای و کارەبامان گرام بوو مامۆستا سەبارەت بە هایبرد ئەوەی کە لە ناو خەڵکە قسەی گەوتێت تا چەند ئەمە قسێکی زانستیە ئەوترێ ئۆتۆمبیلانەی هایبردن تا 60 بە کارەبا ئیژەکە لە دوای 60ەوە مەکینەی بانزینەکەی هەڵەبێ هەندێکگەڵن نە هەر پەیوەندی بە زەختەوەیە ینی ئەگەر لە 26 زەختی لێ بکەی مەکینەی بەڵێن بانزینەکە ئیژەکە ئەمە چۆنە بەو شەوەی دووەمیانەکە جەنابوتە ڕەبتی بە خێرایی وە نییە ئێمە ئەو مەکینانی کە هەمانە وتم سەباسم کرد دوو جۆرن مەکینەیەکمان هەیە تەنها باتریەکە شەحنەکاتەوە واتە تۆ شەحنی باتریەکەت کە دابەزی مەکینەکە خاتێژ باتری شەحنەکاتەوە و ئەگوژێتەوە ئەمە ڕەبتی ئەسڵەن بە ڕۆشنی سیارەکەەوە نییە بەس بۆ شانکردنی باترێکێت جۆری کەمانەیە کەەوەی کە ئێستا لە بازارە زۆرە بریتە لە پرۆسەیەکی ئالۆس مەکینەکەوێتە ئیش باتری شەحنەکاتەوە مەکینە و باتری بێکەوە سیارەکە لێخڕن مەکینە ئیشناکە باتری شەحنە بێتەوەتە پرۆسەیەکی بازنەیە هیچ ڕەبتێکی بۆەوە نییە تۆ بڵێ من تا 60 ئەڕۆم باتری ئیشەکە ئەی باشە ئەگەر باتریەکە شەحنیتیانە بوو تۆ ئەو کاتێ ئەسڵەن هەر ناتوانین تا 60 بڕۆی
ئەبێ مەکینەکە ئیش بکات ئەم پرۆسە ڕەبتی بۆ نییە ڕەبتی بە زەختکردنە لە ئۆتۆمبیلەکە لە جوڵەشە ئەگەر تۆ زەخت لێکردنێکی خێرا پێی هەستی بەپێی ئەوەی کە پێویست بێتی مەکینەکەی بۆ خاتەیش یا لە سورعاتێکی زۆرە مەکینە بژێنێتەوە کێشەی نیە لە 80 بێ لە 100 بێ بەس بە باترێکە ڕوە ئەو پرۆساقی بەسەر ئەو بابەتەوە نیە باش لەسەر ئەم بابەتی تبدیلی ئەو کارەبایەکە بۆ مەچینەکە لای ئێمە شتێکی باوە هەچەنە میکانیک و خەڵکانی شارزاڵن سیارە گەرمکردن لە زستانە خاصن ئۆتۆمبیلی تازە نەک کۆنەکان ینی پێویست ناکات و 5 دقە 10 دقە ها ئۆتۆمبیل گەرمکەی بەس تۆ بەیانی و هەستاوی زستانە ینی بەکارەباکە بەبێەوەی زەختی لێ بکەی ئەڕۆی لەپەر پێویستی بەوەیە لە هەورازێکە تۆ زەختێکەکەی یەکسەر باڵین مەکینەی بانزینەکە هەڵ ببێ ئەمە گرفت بۆ سیارەکە دروست ناکە بۆ ئەم مەکینە تازانە نەخێر چکە ئێمە لە کۆنە ئەو ڕۆنەی کە بەکار هات لینجێکی زۆری هەبوو ئەم لینجێ زۆرە بە قورستر ئەگەش بە بەشەکانی مەکینە و سوڕاندنی بەشەکانی مەکینە تۆزێک ناڕەحەت بوو ئەبوایە مەکینە گەرم کرا ئەمە یەکێک بوو لە پرۆسەکان پرۆسەی دووەمی ئۆتۆمبیلە کۆنەکان کابرێتەریان بەکارێنە کابرێتەرەکان ئەبوایە گەرم بواە گەرم بوونەکەی کاریگەریە بوو لەوەی بانزینەکە باشتر بکاتە هەڵم بینێرە بۆ مەکینەکە ئەم پرۆسە پێویستی بە گەرمکردنی ئۆتۆمبیلەکە بوو لە ئۆتۆمبیلە تازەکان ئێمە ئەم دوو مواسەفاتە ئەم دوو خراپەمان لابردووە کردومانە بە نۆزڵ کە ڕاستە و خۆ بانزینە نێرین بۆ ناو پستۆنەکە دووەمیش کوالیتی ڕۆنەکان بڵێن لینجی ڕۆنەکان زۆر خەفیف بووە زۆر بە ئاسانی ئەو ڕۆنە لە هەر دەقێکا تۆ بیخیتە ئیش جوڵی مەکینەکە کێشەی بۆ دروست نابێ و ئیشی خۆیەکات ماوەسادانە سەبارەت بە باتریەکان زۆری باتریەکان یعنی ئێستا لە نێو بازاردا بەداخەوە هەموو کەس قسە لەسەرم جۆرە ئۆتۆمبیلانەکەەوە بەتایبەت دەوانەی خاوەن پێشانەکان و با بڵێن زمانی بازاری خۆمان مەعرەجی وانە هەرەمان زۆر جاوای کردووە کە قەلق بینەی کڕی یەکێ گەڵێ باتریەکەی بە 6 وەرەقەیە گەڵێ بە 30 وەرەقەیە و باتری فەرقی هەیە ئەمە چۆنی جۆری باتریەکان چۆن ئایا دەسەکەوێت کەسێکە ئۆتۆمبیلێکی کارەبایی هەبێت و باتریەکەی خراپ ببێت کاکدانەخۆ زانی بازار تیجارەتە ڕاستە یعنی ئێمە بە هەر قسەکە زۆر زانستیش نەبێ بازار تیجارەتە کاتێک ئەم سیارانە لە بازارە کەمن بازرگانەکانی ئێمە ئامادە نییە پارێکی باش لە بوارەکە سەرفکە کەم بازرگان هەیە ئەم بابەتە یێنێ بەڵام کاتێکە بینی دوای ماوەیەک ژمارەکان زۆرە بن تیجارەتەکە گەورەیە بێ ئەو کاتە بینی بازرگانەکان خۆیان ناچارە بن هەوڵەدەن بۆی پارێکی زیاتریان دەستکەوێت تیجارەتە خەن ئەم بوارەوە ڕێژێکی زۆر باتریێنن هەروەکو چۆن نمونەیەکی بەسە دوێنەوە سەرەتای 5 ساڵ لەمە پێش سیارە چینیەکان لە ناو بازارە خەڵک دەستی بۆ نەبرد بۆ کڕینیان ئێستا خەریکە بازار داگیرەکەن ئەمە شەکەوێتە سەر تەڵەب و ئیشکردن و زیادبوونی ژمارە ڕاست ئەم باتریانە بۆ ماوەی تقریبان 6 بۆ 10 ساڵ بەپێی کوالیتی باتریەکە ئیشەکەن لە دوای ئەوەش گۆڕینیان پارێکی تا ڕادەیەک زۆریە بۆ نمونە 15 گەڵایە 20 گەڵا تا 30 گەڵا ئەڕوات بەپێی جۆری هەموو جۆرەکان بەڵێ نامەوەسە چەند باتریێکی هەیە یەک باتری بۆ نای هەمویان ئێمە پاکێجی باتریمانێ باتری لیسیۆن بەپێی عادەتەکانی ئەمە ئەگەر من باس یەک پاکێجی کاملەکەم بۆ یەک سیارە بەڵام جاری وە هەیە تۆ لە ناو پاکێجەکە باتریێک خراپ بووە 5 باتری خراپ بووە ئەگەر تۆ بە عادەدی دانە بیگۆڕیت ئەمە نرخەکەی هەتاوکو کەمتر بێ گۆڕینەکە نرخەکەی هەرزانترە بەڵام ئەگەر تۆ بڵێ لە ماوەی 8 ساڵەکە من کامل پاکێجەکە گۆڕم ئەم پاکێجە بە پێی جۆری سیارەکە لە 15 گەڵاوە دەست پێکات تا 30 گەڵا ئەمەش جارێکترچێتە بوارە بازرگانیەکەی ئەگەر کابرای بازرگان ئەو کەسی کە بازرگانیەکە بتوانێت شەحنێک بێنێ 1000 باتری بێ جیاوازە لەوەی شەحنێک بێنێ 100 باتری بێ 50 باتری بێ ئەو کاتە تا عادەت کەمتر بێ گرانترە بەڵام کە ژمارەکە زۆر بوو لە ناو خەڵکە بڵاو بوویەوە ئەو کاتە ئەوش بەدڵنیاییەوە سعرەکە چێتە منافەسە و ساریش دابەزێت مامۆستا داناشتێکی دیکە هەیە لە نێو بازاردا ئەو ئۆتۆمبیلانەی کە لە ئەمریکا هاوردە دەکرێن دێنە وڵاتی ئێمەوە تا چەند گرنگە و کەسانی کە ئیکرە کارەبایەکانیان پشکنیان بۆ بگرێ لە چەند ڕۆژی ڕابردووە من لە تیکتۆکە شارەزایەکی کۆمپیوتەر و پشکنی ئۆتۆمبیل باسی لەوە کرد ئۆتۆمبیلێکیان بۆ هێنابوو نازانم لە 30 خاڵی باتریەکانی هەژدەی ئیشی نەیەک نازانم ئەمە چی بوو ساڵەکانی ئاماژەی بەوە کریانی ئەوی کە گرنگە پشکنینی بۆ بکرێت ئەمە تا چەند گرنگانی ئاگاداری ئەوەش بین بەدڵنیایی و هەموو ئۆتۆمبیلێک کە کەسێکی کڕیار ئەی کڕێ تۆ بۆی دڵنیابی لەوەی تۆ پارێکی زۆر سەرفەکەی باشکەوانە سفریش نین تازە بەڵێ 150 گەڵا 200 گەڵا جاریوایە 250 گەڵا زیاتریشە دەی بە ئۆتۆمبیلێک ئەبێ ئامادە بی $50 $60 بدەی بۆی کە
فحسێک بکەی دواتر زەرێکی گەورەت لێ نەدا چکە تۆ کڕیاری ئەو ئۆتۆمبیلانش کە لە دەروی وڵات دێن ئینسان نازانێت لەوێت چی ڕوویداوە ئایا ئەم ئۆتۆمبیلە کەوتوتە ناو لافا و ئاوچۆتە سەری کێشەی هەیە کێشەی نییە ئەم شتانە چۆن بۆ دەرەکەی بێ کەسێکی شارەزا و پسپۆرت لە بوارەکە پشکنینی بۆ بکە بە تایبەتی ئۆتۆمبیلە کارەبایەکان گرنگترین لە فحسکردنیانە بریتە لە باتریەکان دواتر جەنەرێتەر و ماتۆڕەکە ئەوانیش گرنگە فحس بکرێت لەگەڵ سیستەمی کارەبایی کابرانی چۆن ئەگەر خەڵگەسە ئۆتۆمبیلێکە کڕێ فحسی بۆیاخەکە جێڕومەشیناکە بۆ ئەوانەی کارەبایی نەبێ ئەوش ئیسافەکە بێتە سەری بەڵێ بە کارەبایش فحس مامۆستادانە پرسیارێک لەسەر بابەتی میکانیک وەستا کارەباییات بۆ ئۆتۆمبیلانەی چ کارەباین چ هایبردن قسێکت کرد فەرمووت ئەوانەی هایبردن ئالۆستریشن ئێمە خەڵکی وا شارەزامان هەیە سە لە هەرێمی کوردستان بتوانێت عەتەڵی ئەم جۆرە ئۆتۆمبیلانە چاک بکاتەوە خەریکە دروست ئەبن یعنی 2 ساڵ لەمون پێش نەخێر نەمان بوو بەس لە ئێستا خەریکە دروستە بن ئەنجا زانکۆکانی حکوومەتی هەرێمی کوردستان چ تایبەتەکان و حکوومەکانیش ئێستا لە بواری ئۆتۆمبیلا دەستیان بردووە بۆم بابەتە خوێنکار پێ ئەگەێنی لە ڕووی زانستیوە لە ڕاستیە ئۆتۆمبیلە کارەبایەکان کەسی ئاسایی ناتوانێت ئیشی لێ بکات ئەبێ ئەو کەسە پسپۆڕەیەکی هەبێت لە بواری کارەبا شارەزا بێ لە بواری میکانیک شارەزا بێ بە تایبەتی لایەنە کارەبایەکەی ئەبێ پرۆسەی ئیشپێکردنی کارەبا بزانێ ئەو بابەتانەی کە لە ناو کارەبا هەن ئینتیگریت و دایۆد و وایرەکان و قوتی وایرەکان و ئەمپێری ئەوانە بێ هەمووی بزانێت و بزانێت فەحسیان بکات ئەنجا ئەتوانێت لە ئۆتۆمبیلی کارەبایی ئیش بکە ئەومان بیر نەچێت ئۆتۆمبیلی کارەبایی بە ڤۆڵتەی زۆر بەرزی شەکەن یعنی ئەگەر بە هەڵە دەستە وایرانە بدەیت کە ڕاستەخۆ لە باترێکەوە دێت وزای گوێزێتەوە ئینسانە کوژێت مەبەست لە ڤۆڵتەی بەرزانی ئێستا کارەبای عادەتی خۆمان 220 ڤۆڵتە لەوەش بەرز بەڵێ ئەوان تقریبان 400 سریفەیزن هەنێک زۆرینان سریفەیسن نزیکی 400 ڤۆڵت کارەبا دروستەکەن وایرەکانیان جیاکراوەت ئەو وایرانی کە ڤۆڵتە بەرزە ڕەنگی پرتەقاڵیە یعنی ئەوانەی کە سیاریان هەبێ هەر بۆ نیدەکەی بەرز کردەوە ئەو شوێنانەی کە وایرەکەی پێات تێپەڕیوە هەر وایرێک ڕەنگی پرتەقاڵی و بە هیچ شێوەیەک نابێت دەسی لێ بدات ئەوانە وایری ڤۆڵتێ بەرزن ئەبێ کەسێکی شارەزا سەرەتا وایرەکە لێ کاتەوە دواتر وزەی ناو وایرەکەش بەتاڵ کاتەوە بە دەستکێش و ئەدەواتی کارەبایی و معلوماتی کارەبایی ئەنجا ئەتوانێت دەست بێت بۆ باتریەکان و ئیشی لێ بکات ماوەسەدانە سەبارەت بە ژینگەی هەرێمی کوردستان بۆ جۆر ئۆتۆمبیلانە هەیە زۆر جار باز لەوە دەکرێت هاوڕێمە بۆ پێی بووە ئەوانەی کە هاوردەی ئەمریکان زۆرجار بەرگی گەرمایەکی زۆری بەتینی وڵاتی ئەمە ناگرنەوەی زۆرجار نایاتەوە بە کارەبایەکە هەر بنزینەکەی لەبەروی کە گەرمایەکی زۆر هەیە ئەمە کاریگەری هەیە یان ئۆتۆمبیلی دیکەی کارەباییشمان هەیە خلیجیە ئەمانە لە نێو بازاڕە هەنانی کامیان بۆ ژینگە و گەرمای وڵاتی ئێمە گونجاوە بەڵێ بەتاکید گەرما تەئسیری هەیە لە سەریان باتری ئۆتۆمبیلی کارەبایی باشترین پلەی گەرمی ئیشکردن 15 بۆ 35 پلەیە ئەمە باشترین پلەی گەرمیە کە ئەم باتریە بتوانێت باشترین وزت پێ بدە لەوە سارتر خراپە لەوە گەرمتر خراپە جاڵا لە هەرێمی کوردستان هەردووکی هەیە بۆ ساردێک خوار 15 هەم سەر و 35 بۆ 15کە زۆر کێشەمان نییە چکە ئێمە عادەتەن تا سفرە ڕۆی نیە جانێجار تۆزێک خواری سفر بەڵام ئەوەی کە زۆر کێشەمان هەیە لەگەڵی گەرماکەیە چونکە عادەتەن ئێمە لەگەڵ گەرمیان کێشەمانێ بۆ ئۆتۆمبیل ئەم باتریانش سیستەمی ساردکردنەوەیان هەیە عادەتەن دوو سیستەمی ساردکردنەوەیان بۆ دانرێت سیستەمێکی ئاو کە بە چواردەوری باتریەکان هاتێ ئەپەڕە و سارد دێکاتەوە سیستەمێکی هەواش کە پانکەی بۆ دائەندێ لە کاتی گەرمبوون ئەو پانکانە کەونە ئیش باتریەکان سارد دەکەنەوە جاو ئۆتۆمبیلانێک کە بووە مواصفاتی ئێرە دروست ناکرێن ئەم پانکانیان لەوانەیە زایف بێ سیستەمی ئاوەکەی لەوانەیە کەم بێ قوتی سوڕانەوەی کەمتر بێ ئەو کاتە ئەم پانکە فریا ناکەی ئەم باتریە سارد بکاتەوە لەو پلە گەرمی کە دیاری کراوە بیپارێزێت چونکە بیرمان نەچێت کە پلەی گەرمی باتریەکان بەرز بووە هۆکارە بۆی وایرەکان بسووتێنێ هۆکارە بۆی فیوز بسووتێنێ هۆکارە بۆی باتریەکە خۆی تەحمل نەکا گەڕ بگرێت ئەمانە هەمووی لایانی خراپن کە لە گەرمی و تووشیانە بێت ماوەستا چەنە زووە لەسەر ینی داهاتوی ئەم قسە بکەن چۆن ئێستا وتە لەسەر سیارەی ئۆتۆمبیلی سینەکانە وترێ ئەبێ 5-6 ساڵێکە تێپەڕێ ئەنجا وەکو بڵێ چاکی و باشیان دەرەکەوێت هەر بەڕاست سیاری کارەبایی یان هایبرد ئەتوانین بڵین نەجاحەتی هێناوە یان خەڵک دەستی بۆ بەرێ یا جارێ زووە بە چەند ساڵێک تێپەڕێ ئەنجا هاوڵاتی بیان کڕێ هەندێک شتەیە تەکنەلۆژیای سەردەمن و
فەرزەکرێ بەسەرمانە بۆ نمونە کۆمپانیا ئەوروپیەکان و یابانیەکان و سینیەکان کە ئێستا ئیشەکەن کۆمەڵێک یاسا نێودەوڵەتیە فەرزێکە ئەڵێ ئێوە ئەبێ مەکینە لابەرن یعنی هاوڵاتی لە کۆتاییە ناچارە بێت ئەگەر بە حەزی خۆشی نەبێ چکە ئۆتۆمبیل لە بەنزینەکان وردە نامێنێن لە بازاڕە تۆ کاتە ناچاری پەنا بۆ هایبرد و بۆ کارەبایەکە بەری ئەمە تەکنەلۆژیایە بەڵام داهاتوویان و نەجاحەتیان بەپی کۆمپانیەکان ئەگۆڕێ هەندێک کۆمپانیا لەوانەیە نەجاحەت بێنێ هەندێک کۆمپانیا لەوانەیە بچێتە دواوە فەشەل بێنێ چکەمانش تەکنۆلۆژیان بەردەوام لە پێشکەوتنان ئێستا کۆتا ئۆتۆمبیل کە باسی لێوە ئەکرێت لەم ماوە دروست کراوە ئۆتۆمبیلێکی شەریکی شاومیە لەو قسانی لەسەرێکرا لە ماوەی 3 دقەیە مشتری 200,000 دانەی هەبوو کە هێشتا دروست نەکراوە مواصفاتەکانی بڵاو کردوت مواصفاتەکانی بڵاو کردوت یعنی ئەمە لە 3 دقەیە تۆ بتوانی بەس بە پێدانی مواصفاتەکان بتوانی ئەو بڕە زۆرە بخەیتە بازارەوە ئەمە بۆ دەرەکەوێت کە داهاتووی ئۆتۆمبیلەکان بەرەو کارەبایی ڕوات بینە سەر بابەتێکی دیکە لە نێو بازاردا بڵاو ئەو ئۆتۆمبیلە سینیانەی کە تەجمیعن توێتایان هەر ئۆتۆمبیلێکی دیکەیە خەڵکی قەلق کردووانی کڕیاری قەلق کردو بە جۆر لە جۆرەکان نازانێت ینی درسێ بیکرێت و زەرەر بکات یان شتێکی خراپێ پارچەی دەست نەکەوێت ئەمانە چۆن مامەڵی لەگەڵا بکەین ئەمەش جارێکی تر بازرگانی و تیجارەت و کێ ڕکلامەکەی باشتر بێ ئەوە توانێت زیاتر ئۆتۆمبیلەکانی فرۆشێ کۆمپانیایەکی وەکو توێتا کە لۆگۆی سیارەکەی خۆی ئەدا لە سیارێکی توێتا ئەبێ بەپێی ئەو شروتانە بێ کە کۆمپانیای دایک دایناوە بووی با لە سینیش بێ با لە تورکیاش بێ ئەگونجێ لە هەندێک کوالیتیا فەرقیان هەبێت بۆ نمونە لەوانەیە کۆمپانیابانەکە بڵێ من لەسەر کوشتنەکانی قرار نادەم بەڵام ئەبێ جۆری مەکینەکەی ئەوە بێت جۆری گێڕەکەی ئەوە بێت لە فلان شەریکە بیکڕی ئەوەی کە دێتە ناو بازار هەیە کۆمپانیایەک هاتوو ئەڵێ من وەکیلی ئەم سیارەم لەگەڵ شەریکەی دایکا ڕەبتم هەیە ئۆتۆمبیلەکان هێنم بە فلانە کوالیتی هێنم کەسێکی تریش تجارە ئەچێت لە بازارە لە شوێنێکی تری کڕێتەوە هێنێ لە بازار خۆم دوانە هەمان شەریکن لەوانەیە لە هەندێک کوالیتی بەسیتا فەرقیان هەبێ بەڵام دواتر هەمان لۆگۆی هەمان کۆمپانیای لەسەرکەواتە کۆمپانیای دایک ڕازی بووە کە ئۆتۆمبیلش لە وڵاتە بۆ شێوە دروست بکرێت ینی قسەکە ئەوەیە کە مادەم لۆگۆی توێتایان هەر شەریکێکی تری لەسەر بێ لە هەر وڵاتێ دروستکرابێ شەریکی دایک لەسەر پارچە باڵین گرنگە و زەڕورەکانی قسەی هەیەوانی بەڵێ بەتەکی چونکە دواتر بوونی هەر ئایبێک لەو سیارە ئەگەڕێتەوە بۆ کۆمپانیای دایک چونکە منی هاوڵاتی ناڵێم سیارە توێتا یا تورکیەکە ئەڵێم سیارەی توێتای کرۆلا کێشەی هەیە ئیتر ئایا لە تورکیا دروست کراوە یا لە یابان دروست کراوە بۆ من ئەم جۆرە سیارە کێشەی هەیە ئەم جۆرە شەریکانش هەر لە سین نییە وڵاتانی دیکەش تەجمی ئاکرێن وازان کاک دانیال ئێستا سین بووە بە دایکی هەمویان ڕاست یعنی تەنانەت BM و مارسیدسیش ئێستا بۆ ئەچن لە سین سیارەکانیان دروستکەن بۆچی ئەمەوە دەستی کار لەوێ هەرزانە ئەنجا کۆمپانیا سینیەکان لەم مودەی ئەخیرا ویان کردووە کە ڕەب دروستکەن لەگەڵ کۆمپانیا ئەوروپیەکان بۆ نمونە ئێستا شەریکەی BYD کە ئیشی سیاری کارەباییەکە لەگەڵ شەریکەی مارسیدس ڕەبتیان هەیە ئەمان چیان کردووە شەریکە سینەکان زۆر ئاقڵ بوون لەو بابەتە ئەڵێن ئێمە شەریکەکان بگوێزنەوە بۆ سین ئێمە لە دەستی کارە هاوکارتانە بین بەو مەرجەی مهندسەکانی ئێمە پێگەێنن لەم بوارە ئێستا کە تۆ شەریکێکی مارسیدس ئەبەی لە سینە ئیشەکات خۆ شەریکی مارسیدس هەر مارسیدسە بەڵام سین لێرا لەکوێ قازانجەکە ئەو تەکنەلۆژیا و ئەو کوالیتی کە شەریکی مارسیدس هەی بووە سینەکەش فێرە بێت دواتر دوای چەند ساڵی خۆی سیارەکانی خاتە بازارەوە بۆ کوالیتیە بەرزە عاقڵ تازەترین نمونەشمان شەریکەی BYDە بەڵێ ئێستا شەریکەی BYD یەکێک بوو لەو شەریکانەی کە سیارەکانی زۆر باش نەبوون لە بازارە ئێستا لە تۆپتێنی عالەمە منافەسەی سەرەکی تێسلایە باتریەکانی لە هەندێک دۆخە لە تێسلا باشتر ئێمە لەکوێوە هێنای بە فێربوونی ئەو تەکنەلۆژیای کە لە وڵاتی ئەوروپا و ئەمریکا هەبوو هێنای مهندسەکانی فێر کرد دواتر خۆی سەرچاوی مرۆیی و سەرچاوە
کانزایەکانیشیە بەکارێنێت و فێر بووە لە هەروەک بابەتی مۆبایلەکە وایە چۆن ئایفۆن و گالاکسی با سامسۆن ئەسڵ ئەم یابانی و ئەوش ئەمریکی بەڵام ئەشبینی لە وڵاتی کە تەجمیعکرێن و دروستەکرێن بەڵام هەمان کوالێتیە لێرە خەمین شتێکی دیکە هەیە بۆ منارە ئەو شەریکی بیوایدیە ئەڵێن ئەوەی کە بۆ ناوخۆی خۆی دروستیەکە فەرقی هەیە ئەوەی کە ئینێنێتە دەرەوە ئەمە ئەکەوێتە سەر کوالیتی کۆنتترۆڵی وڵاتەکان بۆ نمونە من وەکو وڵاتی عراق ئەڵێم ئەبێ ئەم ئۆتۆمبیلی داغڵی وڵاتەکەی منیەکەی ئەم کوالیتی هەبێ ئەگەر ئەمەی نەبوو من داغڵی ناکەم کەواتە لێرە شەریکەکە زۆر خەتای شەریکەکە نییە خەتای کوالیتی کۆنتترۆلی وڵاتەکان بێگمە زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا داناکەیم سەرۆکی بەشی تەکنۆلۆژیای ئۆتۆمبیل لە پەیمانگای تەکنیکی دەربەنی خانی خۆ بەخێرەوە ماندووی زۆر سپاس.